مامۆستا سڵاوت لێ سڵاو بخێر. لێ بێ مامۆستا بەیانی باش. سپاسانەکەم بەیانی ئێوەش باش. مامۆستا بە سەرەتا بە ڕۆڵ و گرنگی چیرۆک دەست پێ بکەین. ڕۆڵ و گرنگی چیرۆک چییە لە تەمەنی منداڵیدا لە هەر قۆناغێکی تەمەنیدا بێت؟ طبعا سەرەتا سپاس بۆ ئەم میوانداریە، هیوادارم هەمیشە کەناڵی کورسات سەرکەوتو پێشەنگ بێت. بە تەئکید چیرۆکی کەکە لەو هۆکارانەی کە ئەتوانی لە ڕێگەی و منداڵی پێپەروەردە بکرێت بە تایبەتی لە قۆناغەکانی سەرەتاییەوە، واتە لە ئەو مناڵانی کە لە دایانگان و دواتر ئەچنە باخچە و دواتریش قۆناغی بنەڕەتی. لەبەر ئەوەی لە ڕێگەی چیرۆکەوە مناڵ ئەتوانێت گوێگری زۆربەی شتەکان بێت، ئەتوانێت لە ڕێگەی ڕۆڵی ئەو کەسانی کە لەناو چیرۆکەکە ئەیبینن کاریگەری هەبی لە سەریانە بۆ باشترکردنی هەڵسوکەوت و لابردنی هەندێک هەڵسوکەوتی هەڵە و باشترکردنی ئەو هەڵسوکەوتە باشانی کە هەیەە. لەبەر ئەو مناڵ لێرە کەسێکە کە ئەتوانیت لەو تەمەنەیە تەمەنێکی ناسکە کە ئەتوانی گەشەی پێبێ لە هەموو لایەنێکەوە. چیرۆکەکە نەک بۆ گۆڕینی هەڵسوکەوت، بۆ گەشەی زمانە، بۆ گەشەی تەرکیزیەتی، بۆ فراوانکردنی بیر و خەیاڵی مناڵەکەشە. زۆر باشە. ئێمە دەیماڵێن دنیای مناڵ دنیایەکی جیاوازە، ژیان لە ئەو زۆر سادە و ساکارترەکە، کەواتە ئەتوانین بڵێن نووسینی چیرۆکیش بۆ مناڵ ئەبێت تایبەتمەندێک بەخۆی هەبێت و ئەگەر تایبەتمەندی هەبێت ئەبێت ئەو تایبەتمەندیانە چی بن کە لە چیرۆکی مناڵانە هەبێت. بەڵێ دەست خۆش. طبعا هەر ئەم ڕستەی کە بەڕێزت ئاماژت پێ هەر ئەوە بووکەوای لە من کرد کە گرنگی بم بۆی کە دروستکردنی چیرۆکێکی کوردی مۆرکی کوردەواری پێوە بێت کە لە ناو دەیانگەکاندا جێبەجێ بکرێت. بە تەئکید کۆمەڵە چیرۆکی زۆر جیاواز هەیە کە نووسەرانی بواری ئەدەبیاتی مناڵ نووسیویانە بۆ مناڵ بۆ پەروەردەکردن هەمووی سوودی هەیە ئەم چیرۆکانی کە ئەم نووسەرانە نووسیوانە پێشتر. بەڵام ئامانجی من ئەوە بوو لێرەیە ئێمە لە دایانگەکاندا چکەمە تایبەتە بە دایانگە حکومی و ناحکومیەکانی شاری سلەیمانی، یعنی بە هاوکاری بەڕێبەرایەتی گشتی گەشەپێدان و چاودێری کۆمەڵایەتی ئەم کتێبە ئەنجام دراوە و بە سپۆنسەری پرۆژەی خەونی مناڵان کە ئەوان هاوکار بوون بۆ جێبەجێکردنی ئەم کتێبە. ئەو هۆکاری کە بۆ ئەوەی کە من هەوڵ بەم کتێبێکی ئاوا بخەمە ناو دایانگەکانەوە، تەمەنە ناو دایانگەکانە ئێستا زۆر پێشکەوتون دایانگەی حکومی و ناحکومی بە هاوکاری بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی و لیژنەکانیان کە سەرپەرشتیانەکەن و ڕێنمایان پێێن. بەڵام کتێبێک نەبوو تایبەت بێ بۆ بابەتەی کە لە ناو دایانگە بە مناڵ فێرەکرێت. مەسەلەن تەمەنی دایانگە کە فێر ئەکرێن ڕەنگەکانە، وەرزەکانە، شێوەکانە، ئەمانە مناڵ لەگەڵ هەندێک هەڵسوکەوت مەسەلەن ئەتەکێتی نان خواردن و چۆنێتی پاک و خاوێنی تو ئەمانە زیاتر مناڵ لەو تەمەنە ناتوانێت گوێ لێ بگرێ بڵێ ئەوە وابکە ئەوە وابکە. بەڵام لە ڕێگەی چیرۆکەکەەوە جوانتر گوێ لێ ئەگرێ و جوانتر گرنگی بە شتەکانێ و ئیسفادەی لێکە. من چیرۆک هەمیشە ئەڵم تەنانەت خۆشمان کە گەورین بۆ نمونە کە کێشەیەک یا مۆزوع ئەگێتە بەردەممان ئەچین ئەگەڕێنەوە بۆ شتێکە بەسەر خۆمانە هاتبێ یا پێشتر بەسەر کەسانی وەکو نمونەی ئێنە ئەمەش وەکو چیرۆکێکە کە ئەیگەڕیتەوە بۆ کەسەکە زیاتر یعنی کاریگەری ئەو قسانی کە بۆ یەکی ئەو ڕێنمانی بۆ یەکەی کاریگەری زیاتر ئەبێ لەسەر تەجروبێک. ئەم چیرۆکانەش من داوام لە چەند کەسێک کرد کە نووسەرن لە بواری ئەدەبیاتی مناڵە زیاتر ئەتوانن پەنجە بخەنە سەر ئەو خاڵانی کە پێویستە مناڵ بیزانێت و بۆ شێوازی عەقڵیەت و ئەو قۆناغی گەشەی مناڵانە بۆیان نووسراوە. باشە مامۆستا ئەو بابەتانە چین کە پێویستە گرنگی پێ بدرێت لە قۆناغی دایانگە بەجیا و قۆناغی باخچەی ساوایان و قۆناغی سەرەتایی کە پێویستە گرنگی پێ بدرێت و لەسەر ئەو بابەتانە بۆ نمونە دایکان و باوکان چیرۆک و منداڵەکانیان بگەڕنەوە و مامۆستایانیش بە هەمانش. بەڵێ طبعاً ئاشکرا هەموو قۆناغی لە قۆناغەکانیشیان تایبەتمەندی خۆی هەیە. 5 ساڵی یەکەمی مناڵ کە قۆناغی باخچە و دایانگە ئەگرێتەوانە زۆر گرنگە. هەر یەکێک لە ئێمە هەر کەسایەتێکمان هەبێ بە هەر شێوازێک بێت دروست بێت یا خود نادروست بێت یا باش بێت یا خود خراپێ ئەگەڕێتەوە بۆ ئەو 5 ساڵی یەکەمە. اینجا ئێستا طبعا کۆمەڵی دەستگای پەروەردەیی زیاتر هەیە، مەسەلەن باخچە و دایانگە هەردووکیان تەواوکەری یەکن. ئەم دوو دەستگای هەردووکیان ڕۆڵ و ئیشیان ئەوەیە کەوا پەروەردەی مناڵ بکەن لەو
قۆناغەیە مناڵی ئێستا زۆربیان دایک و باوکیان کار ئەکەن زۆربیان لە کەرتی تایبەت کار ئەکەن لە بەیانی بەجیان ئێهڵن جاری وایە تا سەعات 4-5 ئەم مناڵەیە لە باخچەیە یاخود لە دایانگەیە بۆیە پێویستە کات لە هەر قۆناغی لەم قۆناغانە تایبەتمەندی خۆی بدرێتێ و شێوازی پەروەردەکردنی جیاواز بێت بۆ نمونە لە دایانگە کۆمەڵشتی زۆر ئاسان پێویستە مناڵەکە فێر بکرێت و ڕابهێنرێت لە سەری ئێمە زیاتر لە دایانگە و باخچەکاندا ڕاهێنانی مناڵ و ئامادەکردنە ئەگەر بچیتە ناو باخچەکانەوە ئەو مناڵانی کە لە دایانگە هاتوون جیاوازیان زۆرە لەگەڵ مناڵەکە لە دەرەوەی یعنی هەرێکسە مباشرەتەن لە ماڵەوە هاتووەتە ناو باخچە ئەو مناڵانی کە لە باخچەشەوە ئەچنە قۆناغی بنەڕەتی بە هەمان شێوە جیاوازیان زۆر هەیە لەگەڵ ئەو مناڵانی ڕێکە لە ماڵەوە ئەچنە ناو قۆناغی بنەڕەتی و هەر نەبێ مناڵەکە فێری ئەوە بێت گوێگرتن ئەم گوێگرتنە لەکوێوە فێر ئەبێت لە ڕێگەی ئەم چیرۆکانەوە لە ڕێگەی شانۆ لە ڕێگەی چیرۆکەوە لە ڕێگەی ئەو یاریانی کە پێیان ئەکرێت ئەمانە هەمووی مناڵ فێری ئەوەکە بتوانێت دانیشێت بتوانێت گوێت لێ بگرێت بتوانێت چۆنەڵە تێکەڵ بێت لەگەڵ یاریەکانە تێکەڵ بێت لەوەی کە بتوانێت یاریەک بگرێت ماسوولکەکانی دەستی باسوولکەوردەکانی دەستی تەرکیزی چاوی زمانی طبعاً ئەم چیرۆکە ڕاستە ئێمە زیاتر دامانەوە وەکو بابەتێکی فێرکاری وەکو بابەتێکە بگونجێ لەگەڵ ئەو پێداویستانی کە مناڵ پێویستە لەو قۆناغا مێشکی گەشە بکات و تەرکیزی هەبێت و یەکێک لە شتە گرنگەکانی گەشەی زمانی مناڵەکەیە چونکە ئەرێکە لەم چیرۆکانە کە نووسەران پێهێستاون دەستیان خۆش بێ کۆمەڵێک وشەی کوردی کۆمەڵێک بابەتی تازە کۆمەڵێک پیتی تازەی تایە کە مناڵەکە ئەتوانێت کە لە ڕێگەی ئەوی دادەکە مامۆستاکە بووی باس ئەکات تەرکیزی هەبێت و فێری وشە تازەکان و وشە باشەکان بێت و دواتر بەکاری بێنێ بۆیە دایانگە ئەبێ زۆر بە ئاسانتر دواتر باخچە منهەجی خۆیان هەیە پرۆگرامی تایبەتی خۆیان هەیە بە 4 ساڵ و بە 5 ساڵ ئەوانشە دووکیان 4 ساڵ و 5 ساڵەکە تەواوکەری یەکترین کۆمەڵی بابەتی تایبەتری تیا دواتر قۆناغی بنەڕەتیش بە هەمان شێوە چیرۆکیش یەکێکە لەو ڕێگایانی کە زۆر گرنگە بۆ پەروەردەکردنی مناڵ لە هەموو قۆناغەکانە زۆر باشە ئێسێمە لە سەردەمێکە ژین سەردەمی تەکنەلۆژیا بە تایبەتی مناڵ کە هەمیشە لەواچ ئەگەر کە بێتە ماڵەوە لە دوای دایانگەشەوە شاشەیەکی پێبێت زۆر بکات ئەو شاشەیە بەکاربهێنێ ڕەنگە هەندێک جار لە بابەتی یوتیوبیش بابەتی فێرکاری زۆر باشی تیاابێت بۆ مناڵەوەی کە بتوانانی هەندێک بابەتێک کە تۆ ناتوانانی تێبگەین لە ڕێگەی یوتیوب یاخود لە ڕێگەی هەموو ئەو شتایەنی کەمە بتوانین بەڵام لەواچێت لە دوای ئەوەوەردەوەی لەبێت کە خوێندنەوە لاواز بێت لە ڕێگەی ئەم تەکنەلۆژیانی کە لەوەی کە مناڵ هەمیشە خەریکی شاشەیەکە و سی ڤیدۆکانەکە هەبوونی ئەم چیرۆکانە تا چەند گرێک بۆی کە مناڵ لە داهاتوودا بتوانێت خوێنەرێکی باشیش بێت بەڵێ بە تەکید هەج مناڵەکێتە ناو دایانگەی خودت باخچەوە ماوەیەکی زۆر دوور ئەکەوێتەوە لە موبایل و لە ئایپات و لە بەکارهێنانی تەکنەلۆجیا چونکە بە هیچ شێوێک نە لە باخچەنە لە دایانگە ئەو ئامێرانی تیانی و تەنانەت تیڤیش بەکارنایەت یعنی بزانە مناڵ چەند سەعاتێک دوور ئەکەوێتەوە لەم تەکنەلۆژیا ئەمەش ڕاهێنانێکە بۆ مناڵەکە وردە تۆ کە هێناتە دایانگە یاخود باخچە دوور ئەکەوێتە لە بەکارهێنانی ئەم ئامێرانە دواتر ئەکەوێتەوە سەر ڕۆڵی دایک و باوکەکە ئەبێ دایک و باوکەکە تەواوکەری ئەو ئیشانی ناو دایانگە و باخچە بن بۆ ئەوی بتوانن مناڵەکانیان دوور بخەنەوە لەم ئامێرانە چیرۆکیش یەکێکە لەو هۆکارانەی کە ئەتواندێت مناڵەکە دوور بخرێتەوە بە تایبەتی ئەم چیرۆکە چونکە ئەمە یەکەم جارە شتی ئاوا ئەم بابەتە بێتە ناو دایانگە باخچەکان منهەجی هەیە و پرۆگرامی دێ بەڵام دایانگە ئەمە یەکەم جارە شتی وای بچێتە ناو دایانگەکانەوە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری کۆمەڵایەتی دووبارەیەکەم زۆر پشتگیر بوون زۆر هاوکار بوون بۆ ئەوەی ئەم بابەتە بچێتە ناو ڕۆژی دوێنێ کە ئەفو 20 مانگ ئەمە ناساندنێکی بۆ کرا لە سنتەری ئۆتیزم دابش کرا بەسەر هەموو دایانگە حکومی ناحکومیەکانە بۆ ئەوی بتوانم بخرێتە وەکو بەرنامێکی پرۆگرامی لێ بکرێت و جێبەجێ بکرێت طبعاً ئەمە هەر نەبێت ئەگە مناڵ بدرێتە دەست خۆشی هەر سەیری وێنەکانی بکانیش چێژێکی لێ ئەبینێ ڕەنگەکانە مناڵەکانە ڕێک هەچ ڕسمێک هەج وێنێک لەناو ئەم چیرۆکە ڕێک لەگەڵ ڕستە و بابەتی چیرۆکەکە گونجاو چونکە وێنەکان ڕانەکێشراون یعنی
لە شوێنێکی ترەوە ڕێک لەگەڵ ڕستەکانە گونجاندنی بۆ کراو بە پێی ناوەڕۆک و ئامانجی چیرۆکەکە کەسێکی تایبەت وێنەکانی بۆ کێشاوین دەستەکانی خۆش بە ناوی کاگنەجاتەوە هەموو وێنەکانی کێشاوە ڕێک بۆ ئەوی بگونجێکەواتە ئەمە ڕێک پڕاپڕ تایبەتە بە دایانگە و بە کولتور و کۆمەڵگەی کوردەواری. باشە مامۆستا لە بەشێکی کتێبەکە لە کۆتایی کتێبەکە ئاماژەت بەوە کردووە کە پێویستە چۆن چیرۆک بۆ منداڵ بخوێنرێتەوە شێوازی خوێندنەوەی چیرۆک بۆ منداڵ چۆنە؟ طبعا چەند شێوازێک هەیە بۆ چیرۆک خوێندنەوە ڕاستە سەمە کتێبێکی ئاوا هەیە کۆمەڵێ وێنی جوانی تایە ڕەنگا و ڕەنگە هەمووی ئامانجدارە چیرۆکەکان بەڵام کە هاتیتە سەر ئەوەی چۆنێتی خوێندنەوەکەی زۆر گرنگە تۆ یەکەم شت ئەبێ سەرنجی مناڵەکان ڕاکێشی بۆ لای خۆت تێکەڵی بڵێن چیرۆکەکە بێت پێش هەموو شتێ ئەوەی کە هەڵەسێ چیرۆکەکە ئەخوێنێتەوە ئەبێ پێشتر خۆی ئامادە کردبێ چۆنەڵی چیرۆکەکە لە هزر و مێشکی خۆیان ڕێک هەمووی چەسپاندی بێت چوو بێتە ناو چیرۆکەکەەوە دواتر شێوازی گۆگێڕانەوەی چیرۆکەکە ئەبێ چۆنەڵی ئاوازی دەنگەکان بە پێی بابەتەکە بە پێی وشەکان بەرز نزم کات بەرزیکە نزمیکە هەندێک جار بە لە ڕێگەی ئیشارەتەوە لە ڕێگەی ئاماژەوە چیرۆکەکان بگێڕێتەوە دواتر ئەبێ کە زانی مناڵەکان سەرنجیان بۆ ڕاکێشە دواتر ئەبێ لێپرسینەوەک لە مناڵەکان کار لە ڕێگەی ئەتوانێ یاریەوە دیارەکەش تێکەڵی چیرۆکەکە بکە هەڵسەنگاندنێ بکە ئایا تا چەند توانی وێتی ئەم مناڵانە ئەم چیرۆکی کە ئەم گێڕایەتەوە لە مێشکیانە جێگەی بۆ تەوانی و چۆنەڵی قوبولیان کردو لە خۆیانە دواتر سیر ئەکات لە ڕێگەی ئەم چیرۆکانەوە گۆڕانکاری بەسەر هەڵسوکەوتی مناڵەکان. باشە مامۆستاتوانین چیرۆکی بخوێنینەوە بۆ جۆرەی کە پێویستە مامۆستایەک لە دایانگەیە لە بەخشی ساوایان یان دایک و باوک بۆ جۆرە ناتوانم لەبەرەوەی کاری من نیە بەڕاستیەکەی من ئەتوانم ڕاهێنانیان پێ بکەم و بەڕاستی ئامادە باشیشم نەکرۆ بۆ گەڕانەوەی چیرۆکە من پێداویستیەکان لە چیرۆکەکەیە کە بۆ نمونە ئەگەر باسی میوەکان کەی میوەکان تا چەند پێویستە بوونی هەبێت لە ئەو شوێنەیە کە چیرۆکەکە بۆ منداڵەکە ئەگەڕیتەوە ئەگەر باسی ژینگە پارێزیان بۆکەی تا چەند پێداویستەکانی ژینگە پارێزی پێویستە بوونی هەبێت لە ئەو پۆلەیە یان لە ماڵە کە دایک و باوک چیرۆکە بۆ مناڵەکە گەڕێت. پرسیارێکی زۆر جوانە ڕێک ئەبێ ئەوە لە باخچە و دایانگەکانە ئەنجام بدرێت تۆ چەند بە تیۆری شتەکانیان بۆ باسەکەی مەسەلە من ئەم ڕسمانە ئەتوانم هەمووی گەورەکەم ئەتوانم لە ڕێگەی داتاشۆوە پیشانی مناڵەکانی بەم یاخود بیکەم بە چۆنە لێ لەسەر شتێک لەمە گەورەتر دروستی کەم و پیشانی مناڵەکانی بەم ئەمە یەکێکە لە شێوازەکان شێوازێکی تر ئەوی بەڕێزت ئاماژت پیا ئەتوانم زۆرینەی شتەکان بێنم بە بەرجەستەکرای مناڵەکە دەستکاری کات دەستی لێبە چونکە هەموو فێربوونێک هەموو کارێکی فێرکردن و فێربوون لەم تەمەنەیە ئەبێ مناڵ هەر پێنجەستەوەرەکەی بەکاربێنێت بینینە قسەکردنە گوێگرتنە دەستلێدانە ئەمانە ئەبێ هەر هەمووی بەکارمێن تەنانەت بۆنکردن مەسەلەن میوەکان کە باسی میوەکانە کە ئەتوانی مناڵەکان بۆنی میوەکانیش بکەن ئەتوانی بیان بیتە دەرەوە لە کاتێک کە باسی وەرزەکانەکەی بۆنی سەوزایی بکەن بۆنی گوڵەکان بکەن چۆن ئەمە بە تیۆری پێی ئەڵێ ئەتوانی بچی لە ژنگێکی دەرەوە هەمووی بە پراکتیکی مناڵەکان ئامانجی بن اینجا تۆ کە ئەمەد کرد بزانە چ پەروەردێکی جوانە بە مناڵ کردەوە بەڕاستی خۆشی دائیمەن هەموو شتێکە بە ئەمەلی شتەکە ئەکەی بیرت ناچێتەوە بەس کە بە نەزەری بیکەی لەوانەیە هەندێک شتێ بیرچێتەوە بەڵام کە بە ئەمەلی هەستای بەکردداری هەر شتێکە کردی بیرت ناچێتەوە مناڵیش و بە تایبەتی لە پەروەردەکردنا لە هەموو قۆناغەکانە یعنی کە بە ئەمەلی شتەکانیان کرد بە پراکتیکی کردیان شتەکە جوانتر و باشتر یعنی ئیسفادی لێکەن و سوودی لێوەرەگرن. زۆر باشە ئاماژەت بۆ کردەوەی کە ئەم چیرۆکانە کاتێک کە ئەخوێنرێتەوە لە دایانگاکانیش پێویستی شێوازێکی تایبەتی هەبێت کەواتە تا چەند گرنگە ئەو کەسانی کە لە دایانگاکانە ئیش ئەکەن بسپۆرێکیان هەبێت لەو بارەیە هەتاوەکو بتوانن بە شێوازێکی زۆر باش ئەو پەیامانە بگەێنن بۆ ناو مناڵەکان تا چەند ئەبێت سەبرگرتنیان هەبێت لەگەڵ مناڵەکانە وەکو ئەزایی مامەڵەکردن لەگەڵ مناڵە لەوانەیە کارێکی زۆر قورس بێت ئەگەر بۆ دایکێ قورس بێت لە ماڵەوە ئەگەر مناڵیان دوو مناڵی هەبێت لەوانەیە بۆ دایانگای قورسی بێت کە ڕێژێکی زۆر زیاتر مناڵی تایە بەداخەوە لەم چەند ڕۆژە ئێمە لە هەندێک لە ڤیدیۆکانە بینیمان لێکێک لە دایانگاکانە کە دادەکان بە شێوازێکی زۆر ناتەندروست مامەڵایان لەگەڵ مناڵەکانە ئەکەن کاتە تا چەند گرنگە ئەمانەی کە لە دایانگە ئیشەکەن ئەو کەسانی لە دایانگە ئیشەکەن پسپۆرێکیان هەبێت لەو بوارەیە. بەڵێ دەست خۆش طبعاً
بوونی کەسانی پسپۆر لە ناو دایانگا لە ناو باخچە زۆر گرنگە من وەکو ئاماژەم پیا 5 ساڵی یەکەم زۆر گرنگە کە ئەتوانی لە ڕێگەوە کەسێکی سەرکەوت و دوو کەسێک دروستکە کە لە هەموو لایەنەکانەوە یعنی چۆنەڵی بشکێتەوە خراپ بێت نەتوانێت مامەڵە تەنانە لەگەڵ خودی خۆیان بکات بەڵام تۆ کە توانی لە 5 ساڵێکەمە پەروەردەیەکی دروست پەروەردەیەکی باشت کرد بەپێی پێوەرەکانی پەروەردەی مناڵ بەپێی نەزەریاتی دەروونناسەکانی بواری مناڵ کە هەمویان چەندین کۆڵینەوە و دراسیان هەیە لەسەر پەروەردەکردنی مناڵ کە بۆ شێوازە توانیت پەروەردەی بکەیت دواتر لێ مەتەسە چۆن بینایەک ئەساسەکەی تونگ و تۆڵ دواتر چەند قاتێکی لەسەر دروست بکەیت هیچ هینێکە نییە کێشەیەکە نیە مناڵش بە هەمان شێوەیە ئەم 5 ساڵی یەکەمە زۆر گرنگە طبعا ئێمە لە باخچەکانە کەسانی پسپۆر هەیە کە تایبەتن بە بواری مناڵان لەبەر ئەوەی بەشێکەیە لە کۆلیژی پەروەردە تایبەتە بە باخچەی مناڵان ئەمە بۆ باخچەکان بەڵام تا ئێستا بەشێک نییە وەکو بەشی دایانگەکان بتوانیت کە کەسانێک پەروەردە کرابێت و بێتە ناو دایانگەکە بۆ کەسانی جۆراوجۆروی تایە و پسپۆری جیاوازیە مامۆستای هونەری تایە توێژەری کۆمەڵایەتی تیا نێرسی تیا ئەمانە یعنی ئەساسیاتی ئەوەی کات کەسە دایانگەی هەبوو ئەم سیانی تیاابێ دواتر ئەوانی کێنە ناو دایانگەوە کەسانی پسپۆری جیاوازن بەڵام دایانگەکە یاخود لە ڕێی کاروباری کۆمەڵاتی و چاودێری گەشەپێتانی کۆمەڵەت سیمیناراتیان بۆ کرێت خولیان بۆ کرێت ڕێنماییان پێ ئەدێلوە کە ئەچنە ناو دایانگەکان و لە ڕێی لیژنەکانەوانێ و زۆرینەی کاتیش دایانگە حکومی و ناحکومیەکان خۆیان لە ڕێگەی سیمیناراتی تایبەت بە بەڕێوەبەری دایانگەکە خۆیان بۆیان ئەکەنەوە من ئەڵێم نەگەرە و کەسانی کە لە ناو دایانگا ئیشەکان پێویستە خودی ئەو کەسێک هەڵ ئەسێ بەکردنەوەی دایانگەکەش ئەوە زۆر مهمە کەسێکی پەروەردەی بێ کەسێک بێ خاوەنی بڕوانامەیەکی پەروەردەی بۆی بزانێت پەروەردەکردنی مناڵ چۆنە نەک هەر کەسێک بێت و بتوانێت دایانگەیەک بکاتە چونکە ئەوە زۆر گرنگە چکە زانیاری ئەو کەسێک کە خاوەنی دایانگەکەیە ئەچێتە خوارەوە بۆ ئەو کەسانی کە لە ناو دایانگەکەی ئیشەکەن ئەوەی ئاماژەشت پیا بەڕێزت بتێ لەم ڕۆژانە ڕاستەکەی بەڕاستی هەمومان متەئەسیر بووین زۆر ناخۆش بوو یعنی شتێکی زۆر ناخۆش بەڵام مەرجنی ئەوە تەعمیم بێ بەسەر هەموو دایانگەکە ئەوە نمونەیەکی لەوانێت زۆر کەم بێت کە پێویست یعنی چۆنەڵێ هەڵوێستەی تایبەتی لەگەڵا بکرێت و یعنی پراپڕی خۆی ئەو ئازاری کە هی مناڵەکە یا ئەگەر جەستەیش نەبێت دەرونی ئەو مناڵە بە هیچ شێ بەڕاستی بیری ناچێتەوانێ یعنی من بۆ یڵم ئەو کەسانی کە دایانگە ئەکەنەوە پێویستە ئەزمونێکی هەبێت لە بواری مناڵانە لە پەروەردەکردنی مناڵە اینجا ئیجازەی بدرێتەوە بتوانێت کە دایانگە بکاتەوانی باشە مامۆستا ڕەنگە دایکان و باوکانێکە بن کە ئێستا بینەری پرۆگرامەکە بن و حەز و خولیای ئەویان هەبێت کە چیرۆک بەردەوامە مناڵەکانیان بگەڕنەوە و کتێبی چیرۆک بۆ مناڵەکانیان بکڕن بەڵام نازانن کە ئەچنە کتێبخانەیەکەوە چ جۆرە کتێبیکان بۆ بکڕن ئەم تایبەتمەندیانە چییە کە پێویستە لە کتێبێکە هەبێت کە دایکان و باوکان کە ئەچنە کتێبخانەیەکەوە ڕاستە خۆ دەست بۆ ئەو کتێبە بەرن و بتوانن بەبێت ترس بۆ منداڵەکانی بکڕن بەڵێ خۆی کە ئەچیتە ناو کتێبخانەکان و کۆمەڵە چیرۆکی تایبەتی تایە چیرۆکەکانش تەبەن چیرۆک زۆری هەیە مەسەرەن چی هەندێک چیرۆکمان هەیە خەیاڵیە بۆ ئەوەی خەیاڵی مناڵەکە فراوان بێوەش سوودی خۆی تایبەتی خۆی هەیە چونکە مناڵەکە ئەکەوێتە بیرکردنەوە هەندێک چیرۆکی ژێڕێت بۆ لە ڕێگەی ئامۆژگاری و ڕێنمایی مناڵەکەی لە واقعی ڕۆژانەی هەڵسوکەوتی طبعا ئەمەش هۆکارێک و لە هۆکارانی کە من بیرم لەم کتێبە کردوانە بۆ ئەمە ڕێک بچێتە ناو دایانگەکانەوە و ئەمە بەکاربێنن چونکە هەندێک کتێبمانە مەسەلەن سێندرێلا یاخود چەند کتێبێکی تێکە ئەمە یەکەم بۆ ئەو تەمەنی مناڵەکە ناگونجێ و لەگەڵ واقعی ئێمەشا ناگونجێ ینی بۆ کۆمەلگایەکی تر بۆ شوێنێکی تر نووسراوە طبعا یەکێک لە مەرجەکانی زۆربەی کتێبەکان تەمەنی مناڵەکەی لەسەرە بۆ چ تەمەنێکە یەکێک لە مەرجەکان ئەوەیە بێ سێری تەمەنی مناڵەکەیان بکەن ئەو کتێبێک کە ئەیکڕم بۆ ئەم تەمەنە ئەگونجێت دواتر قەیچێکە خۆی بابی خوێنێتەوانێ پێش ئەوی بکرێت بزانە ئەو چیرۆکە پێشەوەی بخاتە بەردەمی مناڵەکە وشەکانی ڕستەکانی بابەتەکانی بۆ تەمەنی مناڵەکەی ئەگونجێت لەگەڵ ژنگەکەیە ئەگونجێت و چیرۆکیش دوور و درێژ نەبێت چونکە لەبەر ئەوەی چیرۆکی زۆر دوور و درێژ مناڵ توانای نییە زۆر گوێت لێ بگرێت یعنی نابێت کاتەکەی زۆر بێت و کاتێک مناڵەکە تا ئەچیتە ئەخیر ئەوڵەکەی بیرچوو بێتەوە نەزانێ باسی چی ئەکا ئەمانە هەمووی مەرجن بۆ ئەوەی کەوا چیرۆکێکی باش بێت بۆ ئەوەی کە دایک و باوکەکە بتوانن بۆ مناڵەکانیان کتێبەکان زۆرن بەڵام من خۆم کتێبم
بینیوە لە کتێبخانەکانە بوونی هەیە کە کتێبی چیرۆکی منداڵانە بەڵام هەڵی زمانەوانی زۆر زۆریتیایە یان کۆمەڵێک گوشە بەکار هاتووە لە نووسینەوەی چیرۆکەکان و لە نووسینەوەی کتێبەکەیە کە ئێمە لە ژیانی ڕۆژانەمان ئەو شانە بەکار ناهێنین ئەمە تا چەند گرنگە کە زمانەوانی و وشەی کوردی ڕەسەن بەکار بهێنرێت لە نووسینەوەی چیرۆکەکانە دەستخۆش طبعا ئەم چیرۆکەی ئامن بۆیە زیاتر ئەڵم ئەم چیرۆکە ئەم هەموو خاڵانەمان لەبەر چاو گرتووە ئەمانە ئێوە بەڕێستان ئاماژەی پێن ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە چیرۆکێکی ئاوا دروست کرێ ئەگەر ئێوە بیخوێنەوە ئەزانن کۆمەڵێ وشەی تازەی تایە کە مناڵ پێویستە لەو تەمەنەیە فێری بێت کۆمەڵێ وشەی پەروەردەیی تایە کە مناڵ پێویستە فێر بکرێت و گوێی لێ بێت ڕابهێنرێت لەسەر وتنەوەی من هەر لێرەوە داواکارم لەو بەڕێزانەی کە لە ئەدەبیاتی مناڵانە چیرۆک ئەنووسن دەستیان خۆش بێ کۆمەڵە بەرهەمی جوان هەیە نابێت ئێمە ئەوە لە بیرکردن کۆمەڵە بەرهەمی جوان هەیە لە ڕێگەی شعرەوە لە ڕێگەی هۆنراوەوە هەم چیرۆکە هەم مەتەڵە ئەمانە هەمووی بۆ مناڵ نووسراون بەڵام پێویست ئەکات ئێمە زیاتر شتەکان ورد بکەینەوانە بە پێی تەمەنەکان مثلەن یعنی وابێت کۆمەڵێ وشەی جوان وشەی پەروەردەیی کە پێویستەکە لەبەرەوەی ڕۆژ بە ڕۆژ تەکنەلۆژیا لە پێشکەوتنایە کۆمەڵێ شت یعنی من ئەچێتە بەردەمی مناڵەکان لە ڕێگەی ئەم چیرۆکان و مناڵ زیاتر بەمانە مەشغوڵ بکەین ئەمە بخینە ئەوەی کەوا لە ئێستەوە کەلوتۆ لێرەوە لە ئێستەوە مناڵت پەروەردە کرد کتێب هەر کتێبەکە بخیتە بەردەستی ئاوای لێکا گرنگە بۆ مناڵەکە فێر ئەبێت کە کردی بە بەرنمەیەک ئاتجا لە ماڵەوە بێت یاخۆ لە دایانگە و باخچەکان بێ هەر ئاوا بگرێ بەدەستێ و سێریکە لە شوێنەکەی خۆی هەڵی گیرێ و دواتر فێری کەمی خاتەوە شوێنەکەی خۆی ئەمانە هەمووی گرنگەوای لێت تەنانەت کتێبی مەکتەبیشی لا خۆشەویستە بێت نەک چیرۆ یعنی ئەمانە هەمووی ڕاهێنانە بۆ مناڵان ئەمە ئەم کتێبە جگە لەوەی کەوا کۆمەڵە چیرۆکی پەروەردەیە کۆمەڵە سوودی تایبەتی هەیە کە گەشەی زمانە تەرکیزە بیرکردنەوەی مناڵە کۆمەڵێ ڕاهێنانی تایە ئەگەر بە شێوە دروستەکە بەکار بێت بۆی مناڵ کتێبی لەلا خۆشەویست بێت و وای لێ بکەین تەنانەت کە چوە قۆناغی باخچە و قوتابخانە حەزی لە کتێبەکە بێ و نەگە ڕاکە لە کتێبەکە زۆر باشە اینجا یەکێک لە چیرۆکەکان کە تایەتی بە ناوی نینۆکە پاکەکانم لە کۆتایی چیرۆکەکە تێبینی شتێکم کردلەوەی کە باس لەوە کراوە کە ئەم چیرۆکە باس لە چی ئەکات و گرنگیشە لەوەی کە کاتێک مامۆستاکە ئەم چیرۆکە بۆ خوێندکارەکانی خوێنێتەوە یاخود لە ماڵەوە چۆن بۆی باس بکات کە بە شێوازی ڤیدیۆیی بێت تا چەند گرنگە لەوەی کاتێک کە مناڵێک بوو نەسەن باسی نینۆکە ئەکات لەوە چێتە نەجا گوێڕاڵی دایک و باوکی نەبێت ئەگەر یاخود لە دایانگا بە یاخود لە ماڵەوە لێرە ئاماژەی پێکراوە بە شێوازێکی کورتە ڤیدیۆیش بێت هەتاوەکو مناڵەکە بە شێوازێکی باشتر لەوە تێبکات و زیاتر گوێڕاڵ بێت طبعا لە زۆرینەی چیرۆکەکانە ئەم تێبینیانە هەیە یعنی ئەوەی بەڕێزت پێشتر ئاماژە و پیا گرنگە ئەو کەسانی کە ئەچن پسپۆرن یاڕای ئەمە تقریبن ئەگەر ئەو کەسی کە چیرۆکەکە ئەخوێنێتەوە مەبەستی بێ ئەتوانێت ئەمانە بەکاربێنێ طبعا ئەو ئەمە هەر ئەم ڕسمانە خۆی ئەتوانێت وەکو بە سلایت پێشکەشی کات بەڵام ئەوەی کە بکرێ بە کورتە فلیمێک یعنی وەکو چۆنەڵی وەکو ئەفلام کارتۆنێکیان بەڵێ وەکو درامەیە کە تۆ بە بۆت باسکردن دواتر ئەتوانی دەوری ئەم مناڵانە دابشکی بەسەر مناڵەکانەوە فعلەن ئەوەش ئەکرێ یاخود لە ڕێگەی بووکەڵەوە بووکەڵەت کەس مناڵ زۆر کاریگەری بە ینی هەیە لەسەر بووکەڵەکان کە دەنگی خۆت ئەگۆڕیت هەڵسو کەوتەکەت ئەگۆڕی مناڵەکان هەم چێژێکی چۆنەڵی وەکو بابەتێکی تەرفیهی هەم پەروەردەی سوودی هەیە جامنووسم پرسیارێک تشکم تا چەند پێویستە دایک و باوکان تۆزێک لە چیرۆکە ترسناکەکان خۆیان بە دوور بگرن بۆ مناڵان بە تایبەتی هەندێک کاتێ لەوەی کە مناڵەکەمان بە قسەمان ناکات ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی چیرۆکێکی ترسناکە و یاخود هەندێک جا کە چیرۆکێکی خەیاڵی ترسناکە بۆی دروستەکەین لەوەی کە بتوانێت بە گوێمان بکات تا چەند پێویستە دایکان و باوکان و لە دایانگاکانیش خۆیان بە دوور بگرن لەم جۆرە چیرۆکانە هەر زۆر پێویستە ئەوە طبعا ئەتر هینی ئەوە نەماوە یعنی کاتی ئەوە نەماتۆ بچیب هەندێ چیرۆکی خەیاڵی کە دوورە لە واقعی ئێمەوە کە دوورە لە کۆمەلگای ئێمە بۆ مناڵانی بەکاربێنن دایک و باوکەکە نازانن کاریگەری ئەم چیرۆکە تا چەند کاریگەری هەیە لەسەر مناڵەکە تەمان ئەم چیرۆکە ئێستا لە دایانگەکان کە بەکارهێنی کاریگەری تایبەتی خۆی بەڵام
بەرهەمهێنانی یاخود کاریگەری ئەخی لە دوای ئەوە ئەیبینەوە کە مناڵەکان ئەچێتە قۆناغی بنەڕەتی ئەزانن تا چەند ئەم چیرۆکانەی کە لێرە سوودمەندە و تا چەند ئەو چیرۆکانی کە خۆیان وەکو بەڕێزت ئاماژە پێ ترسناک یاخود خەیاڵی یا دوورە لە واقعی تەمەنی مناڵەکە کاریگەریە بێ لە تێک و شکاندنی کەسێتی مناڵەکە بۆیە پێویستەکە دایک و باوک بە دوای بابەتی پەروەردەیی بە دوای بابەتێکا بگەڕێن کە ڕێک لەگەڵ عقلەتی مناڵەکەیانە لەگەڵ گەشەی مناڵەکەیانە و لەگەڵ کەسێتی مناڵەکانە بگونجێت یعنی ئەبێ دایکان و باوکان چەند گرنگی بە خواردنی مناڵەکان ئێن بۆ جەستیان ئەبێ ئەمەنەش گرنگی بن بە خواردنی مشکی مناڵەکانن خواردنی مشکی مناڵەکان چێ یاریە چیرۆکە چۆنێتی هەسوکەوتی دایک و باوکەکەی و کات تەرخانکردنە بۆ مناڵەکان کە تۆ هەستای چیرۆکێکە بۆ مناڵەکە و خوێندەوە تەمەنەوەی عنی کاتێکی تایبەتت داوە بە مناڵەکە و کەسێتی مناڵەکەت بەلاوە گرنگە و هەم مێشکی مناڵەکەت بەلاوە گرنگە کە لە ڕێگەی یاری و چیرۆکۆ لەم تەمەنە ئەتوانی هەموو بوارەکانی گەشەی مناڵ جێبەجێ بکەین. دەستی خۆشم مامۆستا سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاسانەکەم هیچوادارم سەرکەوتوو بن. زۆر سپاس.